ئاماری توشبووان بە نەخۆشی شێرپەنجە لە هەرێم ڕووی لە زیادبوون کردووە. پەیام لە سندوقی ڕەشدا بە پشتبەستن بە قسەی پسپۆڕانی پێترۆکیمیایی زانیاری مەترسیدار لەسەر بانزین و گازوایل ئاشکرا دەکات کە یەکێکن لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی شێرپەنجە. پێی ئاماری وەزارەتی تەندروستی هەرێم ژمارەی توشبووان بە شێرپەنجە 71,000 کەسی تێپەڕاندووە. بە جۆرێک تەنیا لە ساڵی ڕابردوو 9,061 حاڵەتی توشبوون بە شێرپەنجە تۆمار کراون. ئەو گازوایلی لە هەرێم بۆ مۆلیدە و بار هەڵگرەکان بەکاردێت مادەی شێرپەنجەی تێدایە. لە هەرێمی کوردستان زیاتر لە 500 پاڵاوگە و گۆڕەپانی نایاسایی هەن. گازوایلی ساختە لە ڕۆنی ڕەش و نەفتا و نەوتی سپی دروست دەکەن و دەدرێت بە مۆلیدەی گەڕک و بار هەڵگرەکان. لە ئەنجامی سووتانی ئەو گازوایلە گازەکانی دوانۆکسیدی گۆگرد، دوانۆکسیدی کاربۆن و گۆگردیدی هایدرۆجین پەیدا دەبن کە مادەی ژەهراوین و مرۆڤ تووشی شێرپەنجە دەکەن. بەپێی ئامارەکان جگە لە 450,000 ئۆتۆمبیلی بار هەڵگر لە سنووری پارێزگای سلێمانی 1600 مۆلیدە و لە سنووری پارێزگای هەولێر 1950 مۆلیدە و لە سنووری پارێزگای دهۆک 1300 مۆلیدە هەن کە بە تێگڕا 8 کاتژمێر کار دەکەن. بۆ هەر کاتژمێرێک 7 لیتر گازیان پێویستە، واتە ڕۆژانە بە نزیکەی بڕی 2,700,000 لیتر گازوایلی تێکەڵا بەکاردێنن. لە ئاکامدا گازەکانی دوانۆکسیدی گۆگرد و دوانۆکسیدی کاربۆن و گۆگردیدی هایدرۆجین تێکەڵ بە ژینگەی شارەکان دەبن کە مادەی سەرەتانیان تێدایە. باگوێرەی زانیاریەکان ئەو گازوایلی بە کوالێتی بەرز لە پاڵاوگەکانی هەرێم بەرهەم دەهێنرێت بە نایاسایی دەبرێتە دەرەوە. ئەو گازوایلەشی بۆ مۆلیدەکان بەکاردێت پشکنینی بۆ ناکرێت و دووکەڵەکەی ژەهرە هۆکارێکی سەرەکی شێرپەنجەشە. لە دروستکردنی بانزین مادەی سەرەتانی و قەدەغەکرا و بەکاردێت. لە هەرێمی کوردستان لە گۆڕەپانەکان بە شێوەیەکی هەڕەمەکی بانزینی کوالێتی خراپ بەرهەم دەهێنرێت و مادەی سەرەتانیشی تێکەڵ دەکرێت. بەپێی زانیاریەکان مادەی نایاسایی و ڕێگە پێنەدراوی وەک ریفۆرمەیت، MTBE، میثانۆل، ئیثانۆل و زایلین تێکەڵ بە بانزین دەکرێت کە پاش سووتان دەچنە ژینگە و لەلایەن مرۆڤەوە هەڵدەمژرێن و تووشی شێرپەنجەی دەکەن. کاریگەریشان لەسەر تووڕەبوون و لە بیرچوونەوەی مرۆڤ هەیە. لە هەرێمی کوردستان زیاتر لە 2 ملیۆن ئۆتۆمبیل هەیە. ڕۆژانە نزیکەی 6 ملیۆن لیتر بانزینی کوالێتی نزم دەسووتێنن کە مادەی ژەهراوی تێدایە و نەخۆشی شێرپەنجە بڵاو دەکاتەوە. ئەنجام و چارەسەر لە هەرێمی کوردستان 3 پاڵاوگەی گەورە هەن، بەڵام بەرهەمەکانیان بۆ عێراق و تورکیایە. ئەو بانزین و گازوایلەشی کە لە گۆڕەپانە نایاساییەکان بە شێوەیەکی هەڕەمەکی بەرهەم دەهێنرێت و مادەی سەرەتانی تێدایە لە ناوخۆی هەرێم ساغ دەکرێتەوە و دووکەڵەکەی دەکرێت بە قورگی هاوڵاتیاندا. ئەگەر ئەو بانزین و گازوایلە خراپەی بەرهەم دێت ڕێگری لێ نەکرێت و بەرهەمی کوالێتی بەرز بەکار نەهێنرێت، ڕێژەی گازە ژەهراویەکان لە ژینگەدا زیاتر دەبێت. ئەمەش دەبێتە هۆکاری زیاتربوونی ژمارەی توشبووانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان.